گرنگیدانی هاوپەیمانی کوردستان و دەستپێکی بانگەشەکەی لە کەرکووکەوە بوو. سەردانێکی دوو ڕۆژەی باڤڵتاڵەبانیش بۆ کەرکووک و بینینی چین و توێژە جیاجیەکان گەواهیدەری ئەو ڕاستیەیە. هاوپەیمانی کوردستان کەرکووشی لە ئەولەوێتی کارەکانی داناوە و لە ئێستادا خەمی ئاساییکردنەوەی دۆخەکەی لە ئەستۆ گرتووە. بانگەشەی هەڵبژاردن لێرەوە دەستی پێکرد و لە ئەولەوێتی کارەکانی لیستی هاوپەیمانیە قە لە خۆناغی داهاتووە کار بۆ ئاساییکردنەوەی دۆخی ئەم پارێزگایە بکە. دیارە لە ئێستا ئێمە کۆمەڵێک کێشە و گرفتمان هەیە لە پارێزگای کەرکووک، هەبوونی گۆڕینی دیمۆگرافیا، نەبوونی هاوسەنگی لە بەڕێوەبەرایەتیەکانمان و لە ڕووی عەسکەری و ئیداریەوە و سەربازیەوە لێرە نەهاوسەنگی هەیە. بتوانین زیاتر سەرکەوتنی گەورە بەدەستبێنین و گرنگی تایبەتمەندی خۆشیە کەرکووک لەبەرەوەی ئێمە لە ژێر چەتری لیستی هاوپەیمانی کوردستان ئێمە دەتوانین سەرکەوتنی گەورە بەدەستبێنین و دەتوانین پارێزگای کەرکووک بگۆڕین و دەتوانین خزمەتی زیاتر بگەین نەگەڕەکە کوردیەکان و دەتوانین گەنجەکانمان پراوێز نەخرێکی تر. ئەمە لە ڕووی هاوپەیمانیەکەوە ئێمە هاوپەیمانی وازەحە و ئامانجی خۆی هەیە چی لە بەغدا و چی لە کەرکووک. ڕێگرتن لە تعریب و سەلماندنی ناسنامەی کوردستانی بوونی کەرکووک و پێشکەشکردنی خزمەتگوزاری و سەقامگیری هاوپەیمانی کوردستان وەک ئەرکێکی سەرشانی خۆی دەیبینێت، هەوڵەکانیشی لەو پێناوەدایە. وەک لیستی هاوپەیمانی کوردستان کە دێنە ناو خەڵکی خۆمان هەڵبەتە بۆ کۆکردنەوەی دەنگ نییە، ئەمە شەڕی خاک و نەتەواکەین بۆ خۆی خەڵکی کەرکووک دەزانین لە ڕابردوودا کێ داکۆکی لە کەرکووک و لەگەڵ کەرکووکیان ماوەتە لە کەرکووک. بەرنامەی تایبەتی خۆمان هەیە وەکو هاوپەیمانی کوردستان بەشداری لەگەڵ هیچ حکومەتێکان ناکەینە داهاتووە ئەگەر بێت و سەرجەم مافەکانی نەتەوەی کردەوەی کەوا لە دەستورا دانراوە سەقامگیر نەبێ و ئێمە بە هیچ ساتێکی سازشمان وەک یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوپەیمانی کوردستانیش سازش لەسەر کەرکووک و بارودۆخی کەرکووک ناکەین بە هیچ شێوەیە لە شێوەکان. لە ماوەی ڕابردوو لەگەڵ هەموو نەهامەتەکانی کە بەسەر کەرکووک داهات تاکە هێز کە لە شارەکەمایەوە و ڕێگری لە بەدیهاتنی مەرامی نێران و دژمنان کرد یەکێتی نیشتیمانی کوردستان بوو. ئێستاش لە ڕێگەی هاوپەیمانی کوردستانەوە هەوڵ دەدات خەونی لە مێژینەی کەرکووچەکان بەدی بهێنێت. کارۆن محەممەد کورساد نیوز، کەرکووک.